ئەم فەزڵ و گەورەیە بۆچی دراوە بە سوورەتی کەهف؟ ئەم سیفەتانەی ئەم وەسفانەی بۆچی شایانی ئەو ئەم وەسفانە بەم شێوەیە بکرێ؟ ئایا بۆچی قەڵاو قولەیەکە دەربارەی خۆپاراستن لە فتنەی دەجال؟ فتنەی دەجالیش گەورەیە، چونکە یەکێکە لە عەلاماتی ئاخر زەمان دەجال کە دێ خەڵکێکی زۆر شوێنیەکەون، لە ئەهلی کیتاب، لە دینداران خەڵکێکی زۆر شوێنیەکەون. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ خوێندنی ئەم سوورەتە دە ئایەتی ئەوەڵی بێ دە ئەخیرەکەی بێ ئەتپارێزێ لەو فتنە گەورەی کە تووشە بێ. وەختێک کە تەماشای سوورەتی لەم ڕوانگەوە تەماشای سوورەتی کەهفەکەی نەبینن، خەڵک دوو کۆمەڵ خەڵک هەیە بەرامبەر بەم سوورەتە. یەکێکیان بە گشتی سەیری ئەوە ئەکەن لەم سوورەتەیە باس لە عالەمی مادە ئەکرێ، لە ئەخذ بالئەسباب ئەکرێ، لە هەموو چیرۆکەکانە حسابات بۆ ئەسباب ئەکرێ. هەندێکی کەش بە چاوێکی قەدەریانە تەماشای سوورەتەکە ئەکەن، هەموو شتێک و وەسائل و ئەسبابەکانی مادی بە تەوجیهی خوای پەروەردگار هاتوون، کە ئەوەش دیارە هەموو ئەسبابەکان سەبەبەکەی ئەوەیە کە جێڕراوەتەوە بۆ خوای پەروەردگار و خەڵکیی لەسەر مسڵمان بوو. دوو دید و تێڕوانین هەیە کە خەڵکیش لەم قورئانەیە لەم سوورەتەیە لە چیرۆکەکەشای هەموو چیرۆکەکانیشی هەروە دوو دید و تێڕوان دێتە پێشەوە. ئەمەیان عالەمی ئەخذ بالئەسبابەکەیە لە هەموو چیرۆکەکانە، خەڵک لەم ڕوانگەیەوە وا ئەزانێت کە هەموو ئەسبابە مادیەکان کاریگەرن. دید و تێڕوانینێکی ئیماندارانەش لەم بەرەوەیە کە ئەزانێ ئەمە بە پێی قەدەری خوای پەروەردگار ئەو ئەسبابانە هێنراونەتە وجود. کاڵین بە پێی قەدەری خوای گەورەیە، یعنی خوای گەورە ئەزانێ بە ئیرادەی ئەوە بە ویستی ئەو توانای بەسەریا ئەشکێ بە دانایی ئەویژە کرێ کەوا بوو ئەمانە هەمووی لە قەدەری خوای پەروەردگارەوە دانراون.